ناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خوشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی ڕەمەزان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شا دەبمەوە. یەکێک لە سیما جوانەکان کە لە مانجی ڕەمەزان دەیبینین منداڵێکی زۆر دێ بۆ مزگەوت. من ئەمڕۆ لەسەر هاتنی منداڵەکان بۆ مزگەوت قسە لەگەڵ بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم با بزانم ئەوان چی دەڵێن لەسەر هاتنی منداڵەکان بۆ مزگەوت، چونکە منداڵ ئەگەر لە سەرتاوە فێری مزگەوت بکرێت ڕابیهێنرێت بۆ ئەوی بچێ بۆ مزگەوت و فێری ئادابەکان بکرێت فێری ڕێزگرتن بکرێتن ئەوە دڵنیابن هەم دایک و باوکی هەم خەڵکیش ینی زۆر دڵی پێخۆش دەبێت و ئیسراحاتیش دەکەوە کەسێکی ئەمین و کەسێکی دەستپاچی لێ دەردەچێت. جایەوە لەگەڵمان نابن لەسەر گرنگجی چونە مزگەوت بە تایبەتی بۆ منداڵان قسە لەگەڵ بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم. فەرمون بەیەکەوە با بزانین هاوڵاتیان چی دەڵێن. بخير هاتي أي مانجي فرلا درقينو بخير هاتي ميواني مملكتي دور منداڵ لەگەڵ خۆت ینی فێرە مزگەوتی نەکەی لە پاشان ینی چۆن دەتوانی فێرە مزگەوتی بکەین. ینی مزگەوت بە منداڵەوە جوانە بەڕاستی. یا ڕەبی خوای هەموو دایک و باوکان بسن منداڵەکانی خۆیان بنێرنە مزگەفت. بەڕاستی لە مارێ پەروەردەی بکەی پێی برەی لە ئەرکانی مزگەفت کووە لەوێن دەرێک و لەگە مزگەفتی تەعامل دەکەی. ئەگەر لە مزگەفت پەروەردە نەبێ و نەچێت بۆ مزگەفت لەوانەیە لە شوێنکە پەروەردە بخيراتي بخيراتي بۆ شەوی دێرینە کۆتایی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. لەگەڵ ڕەمەزان چۆنن؟ الحمد لله زور باشم. باشن الحمد لله. صارك الدنيا فينك انت اره والله. يعني برسيتي وتاني دي تأثيرينيا. برسيت نابي تاني نابي. مبردش نابي. نو والله يتي نابي. نو والله بصراحة أنا ما سليها وين بيبينا يعني يستر زور خوش يعني هر زور طبيعي يعني يعني هر رمضان يجني بعقد. باشە ئەتوو کە پێشتر لە هاوینان بە ڕۆژی دەبووی ئیش و کاریشت لەگەڵ دەکرد؟ ئارێ وەڵڵای ئەمنەوە سی سارە دوکاندارم ئەلێرانە ئەوە بە بیرم دێ ڕەمەزان لە ئەوەی دابوو ئەو عمرم وە سی سار بەخۆی لە سی سار جارێک دەسوڕێتەوە ئەوە دستان بوو بە بیرم دێوە هاتەوە دستانێ ئێوەیان نا لەگەڵ هاوینێ لێرە بووم ئارێ وەڵڵای هەر ئەوی شەشم کردیە ئەو ئیشەش خاستن ئەو ئیشە ناوی بەجێ بێ لێ ئەمە ئەشای بابەتی جێژنەی دەینین دەی بەدایم لەگەری بەعقەد ببینێتەوە چ لێ دەکەی پاژێژنەی ویان نا ئەزانە بە هەندێوە دەرێم لەگەڵ چونە مزگەفت چۆنی؟ باشم زۆر باشم ئارێ وڵڵا نوێژەکان لێرە بە جەماعەت دەکەم ئێوانە تەڕاوی خۆم دەکەم. منداران دەبێ مزگەفتی؟ ئێنارێم ئەو کوڕەم ئەویش لەگە برادرێکی دەستە مزگەفتی وڵا لەگە من نایە لەگە برادرێکی گرنگوێ دەستە مزگەفتی دەستە مزگەفتی زۆر باشە. چەندە گرنگە ئەو باوکانەی کە مندارەکانی لەگە خۆیان دەینن لە تەنیش خۆیان ڕای بگرن خەڵکی عازیەت نەتە یان دەنگە دەنجی نەکەن؟ وڵا زۆر گرنگە بەعقەت عنی ئەگەم منداریشە جارێک دوو جار پێ گۆ تەرگ دەکە بەس عنی لۆ هەموو باوکەکی نسحەت ئەو مندارە ببا بدۆ مزگەفتێ باشترە نەک لە کۆرانەی بێ ئارێ وەڵڵا لە مزگەفتی ژنیان ڕەنجێنن ئەگە لە مزگەفتی دەریان کەن دوای گەورەوی بە ئاسانی ناتەوە مزگەفتی تەمان لە خوای بە زیاد بێ زۆر باشن الحەمدوللا ڕەمەزانێکی خۆشە ڕەمەزانێکی هەتا بڵێ خۆشە تینت نابێ سەرماد نابێ بەڕاستی گەرماشت نابێ بەڕاستی هەتا بڵێ ڕەمەزانێکی خۆشە سوپاس بۆ خوا. زۆر باشە. ڕەمەزان مانجی عیبادەتە با بزانم لەگەڵ چونە مزگەوت تا چۆنی؟ سوپاس بۆ خوا حەت چەندی بۆمان بکرێ هەر کەمە لەو مانگە حتا زۆر کەمە بەڕاستی لەو حەت چەندی بۆمان بکرێ کەمە لەو مانگە عیبادەت بەڕاستی بۆ ماڵی خوای حتا پێمان بکرێ بەڕاستی هەر کەمە چەندی بکە بۆ خوای گەورە. با بزانم لەگەڵ خۆت مندارەکەش دەبێ مزگەفتی؟ بەتەکیت بەرە ئەرە وەڵا پێم خۆشە دەیبم بەڵ هەندێک حاڵەتیش هەیە جار هەیە هەندە حاڵەت هەیە ناگونجێ هەندە حاڵەت هەیە ناگونجێت بەتەکی دەیبم ئەرە وڵا لە تەڕایحان دەیبم لە ببوورە کە دەیبەی لە تەنیش خۆت دایدێنێ ینی پێی دەڵێ بۆ شێوازەیە ئامۆژگاری دەکەی ڕێنوێنی دەکەی کە لە مزگەفتیش خەڵکیش بێزار نەکاتن؟ بەڵێ بەتەکی دەیبم لە تەنیش خۆم ڕایدەوەسێنم بەڵێ بەتەکیت لەبەر ئەوەی زارێ ئەگە لەگەڵ خۆم نەبێ لەگە منداڵیتکە بۆ هێزار هەیە بێ عاری دەکەن
لە ناو مزگەوت ئحراز دەکەن بەڵام ئەگەر لە تەنیش خۆم بێ بە تاکید باشترە. بابزانم تۆش بە منداڵی دەچێ مزگەفت؟ الحەمدولله الحەمدلله دەچووم بەس ئەو کاتی کە من دەچووم بەڕاستی ئەو کات وعداشی من منداڵم بام عسکەر بوو بەڵام بەهۆی مزگەوتەکە زۆر لێمان دوور نەبوو دەچوین ئەرەوڵە الحەمدولله. سلام علیکم. سلام ورحمة چۆنی؟ باش باشی؟ باش بابزانم ناوت چییە و تەمەنت چەندە؟ حاب ساڵم ناوم ڕامەیە. یاڕەبی تەمەند درێژبی دەچێ مزگەفتی؟ بەڵێ زۆر باشە بە تەنێ دەچی یان لەگە بابیشت دەچی؟ لەگەر بام دەچم بە زۆری. بە زۆری لەگە بابت دەچی؟ زۆر باشە. بابزانم لەگەڵ نوێژەکان چۆنی نوێژەکان دەزانی؟ دەزانی؟ زۆر باشە. لە ماڵەوە دەست نوێژ دەشۆی یان لە مزگەفتی؟ ڕایجارویان نایکەم. دەست نوێژ بشۆ باشە چکە نوێژ دەبێ سەرتا دەژنوێژمان هەبێتن. جاروە دەیکەم هەندێک جارێ لە بم دەسە بیکەم. هەوڵ بدا دەستنوێژەکان بشۆی نوێژەکان بەڕێک و پێچی لەکن بابت خۆت فێر بکە یان لەکن مامۆستایەکی باشە؟ دەستەکانت خۆشبی تەمە درێژبی. بەنسبەت منداران کە بۆ مزگەفت دەچن هەندێک منداڵ هەنا مەسەلەن لەگە باوکیان دەستنە مزگەوت وا باشە لە دەنیشتە خۆیان بن. من هەندێک منداڵی شەنە بچووکن بەڕاستی ینی ئی مزگەوت شتوهانی نەچکە مزگەوت ماڵی خۆیە دەی پاک و خایانی ڕابگری بەس وها باشە ینی مناڵەکان لەکنە خۆیان بن بەس هەندێک مامۆستای ئاینیمان وەکو بڵێن دەرێبا منداڵەکان بۆ دواوە بێتن با گەورەکان بێنە پێشەوە کە ئێستاش منداڵ لەگە خۆت ینی فێرە مزگەوتی نەکەی لە پاشان ینی چۆن دەتوانی فێرە مزگەوتی بکەی. مانجی ڕەمەزانیش دەرفەتەکە لەوەی منداڵ فێرە مزگەفت بی. ئەی چۆن ئەرۆڵە ماجی ڕەمەزان ماجی ئیبابەتە ماجی لێ خۆشبوون نەماجی فێربوونی هەموو شتەکە. ئەگەر منداڵ لە تەنیشتە خۆت بی دەتوانی کۆنتترۆڵی بکەیت دەتوانی جوولە نەکا دەتوانی دەنگە دەنگ نەکا بەڵام ئەگەر لەگەڵ منداڵی دیکە تێکەربی ڕەنگە یۆشکێنان بێزار بکاتە. ئەی بێگومانەوە هایە وڵا ئێستا کاگە مندارێک لە تەنیشتە خۆت بی هەم نوێژەکەش فێر دەبی بە جوانی لەگەرت هەم لە ڕێزی ینی وەکو ڕێز فێر دەبیتن ینی هەموو شتێک فێر دەبی بەس بەڕاستی مندارە دواوە بیتن نازانێت لە نوێژەکەی بکەی ئەگەر لە منداڵەکە بی. منداڵی ناینە مزگەوت ئێستاکە دەرێ وڵی منداڵ ناینتە مزگەوت لەگە خۆی ونیا بەس ئێستاکە ینی لەخوای بە زیادبی ئێستا منداڵەکان ینی ئەگەر بە ئوسلوبی بەشی جوان فێر برێن لە ماڵەوە پێیان برێن بە جوانی بەڕێک و پێچی بڕۆنە مزگەوت هەیە بابی لەگە نایە هەیە ئەویت کەی لەگە نایە بەڕاستی ینی کە مەسەنە بابی نایە ڕاستە منداڵەکە گسکۆکەیە برێ کوڕم بە جوانی لێن دەربە یان ئەو ڕوو ئیشەکەم هەیە مامۆستا مەسەن بابی پێی ناکرێت بێتە مزگەفتی کوڕم بە تۆ بڕۆ مزگەفتی بەس بە ئاقری نەک ئەتوو بچی برێ وڵایی ینی خەڵکی بێزارکەی بەخێراتی بەخێراتی بۆ شەوی دێرینە کۆتایی. سلام علیکم. عليك السلام الله وبركاته. لەگەڵ ڕەمەزانە چۆنە؟ والله الحمد لله باشە بازارەکە ئەو بازارە نییە بازار پێشان نییە ئەو بێمیعاشیە بازارەکەی کوشتیە نارێ والله زۆر تەسیری هەیە زۆر یا ڕەبی بازار هەر ئاوەدان بیتن و ببژێتەوە و ئێوەش دڵتان خۆش بێ مانجی ڕەمەزانە دوعا بکەن ڕەنگە ئینشاءالله بە حەول و خۆتی خۆی بەس کاکە ئەو سە مانگە معاشە نەدایە یعنی عالەمەکە بێزار بووە ڕاستی شکرێ عالەمەکە بەس لۆ خواردنەیە ڕاستان ڕەمەزانە ئە لۆ خواردنەکەی محاولە دەکەن ئیشی لە ئابەکەی ڕادەوەستی ئێستا ئیشی مەوە ڕاوەستایە تقریبا. ئەمڕۆ باسی ئادابەکانی مزگەوت یان ئەو خەڵکانەی کە منداڵ لەگەڵ خۆیان دێنن بۆ مزگەوت چەند پێویستە و منداڵانە باوکەکە لە تەنیشت خۆی دایبنێ بۆ ئەوەی نوێژخوێنان بێزار نەبن. ڕاستی ئەمە لە مزگەفتی ینی منداڵ ئەمە بێزار کردیە ئەمە لە مزگەفتی ئەحمەد دەرماناوینە لەوێن دەرمنداڵ زۆر دێتن یعنی وە نییە بابەکە لە تەنیشت خۆی دانێتن یان برایتی دەیهینیتن دووسێ منداڵە ئەتو لە پشتەوە لە دوا بەزێ دێ لە منداڵ لەگەر یەک دەنجیان دێتن وەست ینی لێمان تێک دەچیتن هەنێتمە تەراویح دەکەن هەندێک زار دەنجی منداڵەکان لە حوشێ دێتن هەنی زعزمان دەکا ڕاستی کەواتە گرینگە لە تەنیشت خۆیان بی و ئامۆژگاریان بکات. ئەرێ وەڵا گرنگ زۆر گرینگە هەر باب دەینیتن منداڵی خۆی لە تەنیشتی بی برایە دەینیتن لە تەنیشت خۆی بیتن مشکلە نابیتن ئارێ وەڵا بەس ئەو نوێژخوێنانەی لە مزگەوتیشن بۆ نمونە لە منداڵەکان نەدەن یان ڕچی خۆیان لێ نەکەنەوە بۆی هەرتە نەبن دوایە نانەوە مزگەفتی ما هیچ شتیوان نییە لەگە منداڵەکان زۆر باشین ئەرە وەڵا ئێستاەوە دوو مامۆستامانە ئی مزگەفتی مامۆستایەکیان ئێستا خاص لە بۆ منداڵەکانیان دانایە بەس منداڵەکان دەنجیان نەیە
وەبی تەراویحەکە نوێژەکانمان نوێژی عیشای نوێژ تەراویحی لێمان تێک نەچیتن ئینشاءالله خوا لێمان قبول دەکاتن گرینگە منداڵ بە تایبەتی ئێستا کە مانجی ڕەمەزانە بیهێنین بۆ مزگەوت بۆ ئەوەی فێر بێت زۆر گرنگە ئارە وەڵام منداڵ زۆر گرنگە بیهێنن بەس نەک ئەوها بفتە فەوزا یعنی لێمان تێک بچیتن کابرا بابیتی یان برایەتی کاکە لە دەریشت خۆت دانێ لۆ دێ لە دەرێ بەجێ دێلی لە دەرێ بەجێ دێلی دەنجیان دێتن لێمان تێک دەچیتن ڕاستێکەکەی الحەمدلله باشین سواز بخوای تەراویحەکان ئەنجام دەدەین و بە ڕۆژانەش ئەگەر مەجالمان نەبێت دەچینە مزگەوت لە بۆ جەماعەتی گرینگە نوێژەکان لە مزگەوت ئەنجام بدەیت ئەوەندەی کە بۆت گونجا دەرفەت هەبوو ئارێ وڵای دەرفەتە دەبیبی قۆسیەوە یەک لە سیما جوانەکانی مزگەوت بە تایبەتی لە ڕەمەزانان ئەوەیە منداڵێکی زۆر دێتە مزگەفت چەندێک ئەتوو دڵت بەو سیمایی خۆشە وڵی دڵم پێ خۆشە هیوادارم بەردەوام بن ئەوەی منداڵی هەیە بە کچیش بی احتیادی ئەگەڵتە بەلەش کچکەوی بیبا باشترە ئەوەی بابرێ ئەلێس تا ڕێسکەی باوی بگریان برا گەورەکەی بگری کە گەورەش بوو بەردەوام بی کەواتە ئەوانەی کە منداڵ دەینە مزگەوت گرینگە بەڵام لەگەڵ ئەوەشدا گرینگە بۆ منە ڕێنماییان بکەن ئامۆژگاریان بکەن بۆ ئەوەی نوێشکێنان بێزار نەکەن ئارێ وڵای دەبی بێدەنجی بپارێزن و هێمنی بپارێزن و چاو لە گەورەکەم کە لە تەنیش باوکیانە برایان لە تەنیش جوانەرم باشترە ئەگەر منداڵ یعنی هەرەوە لە سەرتاوە فێرە مزگەفت بی دوای ناتوانین تەرشی بکاتن ناوەڵە ناتوانانی ئەو تەبعاان لە گچکەوە منداڵێک لە گچکەوە دەرێ خوی شیری بە هەتا پیری ئارێوەڵا لە خزمەت سەلام عەلەیکوم چۆنی باشم بابزانام دەچیە مزگەفتی باشە دەستنوێژ لە ماڵ و دەشۆی لە مزگەفت دەشۆی لە ماری نوێژی نێڕوان لە مزگەفتی کرد زۆر باشە نوێش خوێنان بێزار دەکەی یان بە بێدەنجی نوێژەکانت دەکەی بێدەنجی نوێژەکان دەکەم بێدەنجی لە کەنجینەوە تو دەچێ مزگەفتی مە زۆرە لە مێژە باشە قورآنیش دەزانی بخوێنی ناوەڵە لە هەوڵدا لە مزگەوتا خۆت فێرکەی لە لای مامۆستایەک بۆ ئەوەی ئەو کاتانەی کە زوو دەچێ مزگەفت خەریکی قورآن خوێندن بی باش ئەوڵش بدە بەرادەرەکان لەگەڵ خۆت بڵێ باشە بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگای نور بخێر هاتی میوانی مەملەکەتی دوور منداڵ لەگەڵ خۆت ینی فێرە مزگەوتی نەکەی لە پاشان ینی چۆن دەتوانی فێرە مزگەوتی بکەین یعنی مزگەوت بە منداڵەوە جوانە بەڕاستی یاڕەبی خوای هەموو دایک و باوکان بسن منداڵەکانی خۆیان بنێرنە مزگەفت بەڕاستی لە مارێ پەروەردەی بکەی پێی برەی لە ئەرکانی مزگەفت کووە لەوێن دەرێک و لەگە مزگەفتی تەعامل دەکەی ئەگەر لە مزگەفت پەروەردە نەبێ و نەچێت بۆ مزگەفت لەوانەیە لە شوێن کە پەروەردە بەخێراتی بەخێراتی بۆ شەوی دێرینە کۆتایی سلام علیکم عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا باشی بەڕێز بابزانم مانجی ڕەمەزانە لەگەڵ چونە مزگەوت تا چۆنی بەخوای ئەلحەمدوللا زۆر باشین لەخوای بەزیادبی فەرزەکان دەچینە جەماعەتی خۆمان دەکەین و زۆر باش لەخوای بەزیادبی سحیبینە الحەمدوللا یاخۆ هەروە بەردەوام بی سەلامەت بیارەبی مزگەفتەکانیش قەرەبارغن لەخوای بەزیادبی زۆر قەرەبارغە زۆر درمان پێ خۆشە ڕەمەزانێکی زۆر خۆشە و سە لەگە ڕەمەزەکانی زۆر جودایە زۆر فێنکە لەخوای بەزیادبی بەس یە بڕێک بێ مەعاشیە و ئەرێ وڵات بڕێک بێ مەعاشێ بازارەکەش نییە لە ناوەڵە نییە کاتێک کە دەچی بۆ مزگەوت سیمایەکی جوان هەیە دەیبینی ئەویش دەبینی کۆمەڵێک منداڵ لە مزگەوتن بە تایبەتی لە ڕەمەزانان منداڵ زیاتر دێمەوە مزگەوت چەند گرینگە چ برای بێ چ باوشی بێ لە تەنیشت خۆی دای بنێ بۆ ئەوەی نوێشکێنان بێزار ناکاتن بەڕاستی لە بە منداڵەکان نعنی زۆر دەبی ئەمە هەمومان هاوکاری منداڵەکان بکەین شێگە بە منداڵی نێرین بستە مزگەفتێ گەورەش بیناستە مزگەفتێ دەبی دەستیان بەسەری دابین لە تەنیشتە خۆمان ڕاستە مندار دی لە بەچناوی منداڵە نعنی هەر دەنگە دەنگە چی دەکاتن مزگەفتیش بە منداڵەوە جوانە ڕاستی زۆر زۆر جوانە ئستا زۆر کەسێ نعنی نیشتی دەین ئێواران نیشتی دەینتە مزگەفتێ نعنی ناداتە منداران ئەوە غەدرەی زۆر گەورەیە منداڵان باشترە چونچە لەبەر مندار چاویان لێ ڕاستی منداریش بە ڕۆژی دەبنیستا ئەم زۆر بە خۆم دیتیتم مندارەکان زۆر زۆر بە ڕۆژی بووینە زۆر بیان جەوەکەی فێن کە منداڵیش بە ڕۆژی دەبێت زۆر بە ڕۆژی دەبنەرەوە لە خۆی بەزیادی الحەمدوللا زۆر باشە کەواتە ئێمە لە زیاتیەوەی سزایان بدەین پێویستە پاداشتیان بدەینەوە هانیان بدەین زۆر کەسێ بە خۆی نایەتە مزگەفتێ منداڵەکەی دێتە مزگەفتێ خەڵکیش دەری دەکاتن عنی زۆر شتێکی زۆر غەڵەتە غەڵەتە زۆر غەڵەت وای ئەمە قسەم جێ لێ بە دەرێ مادەم بابی نایم دارەکە لۆ سناردی وای ڕاستە ئێستا لە مزگەفتی کنەما مزگەفتی حاجی حەسەن عومەری زۆر زۆر قەرەبارغە عنی منداڵەکان زۆر گەورەکان دەستیان بەسەری دادەین و زۆر هاوکاریان دەکەن بەڕاستی
کەواتە گرینگە بۆ منە ئەو منداڵە بە قسەچیت و بە ئامۆژگارێکیت و بە ڕێنوێنیەکیت و کە دێتە مزگەفتی بەردەوام دەبی ئەو پاداشی نەبراوت بۆ هەیە خێرەی زۆر گەورەیە و خوا خێری هەموو لایەکی بنووسی نانی هەر کەسە کە منداڵەکی لە تەنیشتە خۆی دابنێ زۆر نانی مزگەفت بە منداڵەوە جوانە بەڕاستی ئەمە مندار بووینە نەچوینە مزگەفتێ بەڕاستی ئێستا ئەو منداڵانە دێنە مزگەفتی ئەوە پەپولەی مزگەفتێنە بەڕاستی زۆر پێویستەکە منداڵەکان لەگە خۆیان بین لە تەمەنە شیواش بی کە تەمیز بی ینی چاکە و خراپەی بزانی نەک بە شێوش 5 ساڵەیان 4 ساڵە دێتن ینی گوێڕایلی گەورەکان نابیتن هاوایە لە ماڵی ئادابەکانی فێرم مزگەفتیان فێرکەن اینجا لەگە خۆیان بین پاشانیش ینی چ دایک چ باوک کوێستا لە تەراوێ دایکانیش داینین دایکانیش بە هەمان شێوە کچەکان کەلگەریان فێرە ئادابیان کەن فێرە چۆنێتی چون ناو مزگەفت و پێی ڕاست و هاتنە دەرە بە پێی چەپ و دوعاەکانیان فێرکەن ئەوانە لە زەروریاتن پێویستن ئەگەر منداڵ لە بچووکیەوە بچێ بۆ مزگەوت گرنجەکەی لە چییە؟ گرنجەکەی لەوەیە کە هەمان شێوەی دایک و باوکی سەرەتا لە ماڵەوە کار دایک و باوک نێژ دەکەن مندارەکان لاساییان دەکەنەوە لە مزگەفتێش بە هەمان شێوە ڕێڕەوی چاکەی دەگرێتە بەر ڕێگەی مزگەفت دەگرێتە بەر چانەی ئەوی کە ئەگەر لە مزگەفت پەروەردە نەبێ و نەچێت بۆ مزگەفت لەوانەیە لە شوێنکە پەروەردەبی لە شوێنکە لاڕێ دەرسی ئەو سا دەبێت بۆ دایک و باوکە دەبێتە بە خەفەت دەبێتە بە ناڕاعەتی دەبێتە بارێک بە سەریانەوە بەڵام ئەگەر ڕێگەی مزگەفت بگریت لە ڕێ مزگەفتەوە پەروەردەبیتن فێرە چاکە دەبی فێرە ئامۆژگاری باش دەبی دەتوانی بۆ بێتە خێر و خۆشی بۆ دایک و باوک و کۆمەلگاش بە تایبەتی بەڕاستی لە مارێ پەروەردەی بکەی پێی برەی لە ئەرکانی مزگەفت کووە لەوێن دەرێک و لەگە مزگەفتی تەعامل دەکەی لەگەڵ خەرچی تەعامل دەکەی نەک هەر بارە لایکەی و لەوێن دەرێت شەڕە شەق و هەرا هۆریا و بەکەلک نایە بەڕاستی کەواتە گرینگە لە تەنیشت خۆت بیت بەرێ لە تەنیشتە خۆت بی لێ ئاگاد لێبی چاودێری بکەی ئەو جەبی بی زۆر باشە لەگەڵ ئەوەشدا کە لەگەڵ خۆت دەبێت چەند گرینگە بۆ نموناگە برەی نوێژەکانت بە جەماعەت کرد ئەمن بۆ نمونە ئەوڕۆ بابە نمونە 500 دینار دەدەمێ 1000 دینار دەدەمێ لە نوێژەکان وەکو پاداشتە کە هانی بدەی بەردەوام بی لە نوێژی جەماعەت تەرجیعکردن زۆر باشە بەڕاستی هەم لە مزگەفت هەم لە دین هەم لە خوێندن تەرجیعکردنی مندار بەڕاستی ئەرکە پێویستە زۆر باش پێم بڵێ باوکت یان کەسە گەورەکان چۆن تۆیان هاندەدا بۆ ئەوی بچی بۆ مزگەوت وڵی ئێستا بەڕاستی فەرقی هەیە سەردەمی ئێستا و سەردەمی ئەو کاتی هاندان فەرقی هەبوو ئێستا فەرقەچی دی هەیە بەڕاستی ئێستا پەروەردە زۆر گرنگترە لە سەردەمی قەدیم ئارێ وڵا چکە ئێستا بەڕاستی خەرکراوەترە ئەو وەختای شەرم و عیا هەبوو فەرق هەبوو بەڕاستی پەروەردەی ئەو کاتی زۆر سەرکەوتوتر بوو لەی ئێستا ئارێ وڵی ئێستاش پەروەردە مهمە بەڕاستی هەرچەندی پێت بکرێ لەگەر منداری لەسەر ڕوخسەتی جەنابەت دەچمە لای مندارەکەت بابزانم لەگەڵ مزگەفتا چۆنە سلام علیکم چۆنی ئەحواڵت با دۆقەچ بکەین چۆنی باشی ناوت چییە کاگاکان بابزانم لەگەڵ مزگەفتا چۆنی دەچیە مزگەفتی دەچی زۆر باشە لەگەڵ چێ دەچی بەتەنی دەچی لەگە برادەرەکانم دەچ لەگەڵ برادەرەکان باشە کە دەچی مزگەفتی خەڵکی بێزار ناکەی بێزاری ناکەی زۆر باش ئادابەکانی مزگەوت دەزانی نازانی هەوڵ دەخۆت فێرکەی بۆ نمونە لە ماڵەوە دەستنوێژ بشۆ بە پێی ڕاستە بڕۆ بۆ مزگەوت نیەت بێنەکە نوێژەکانت بە جەماعەت بکەی بۆ خی گەورە باشە زۆر باشە لەگەڵ باوکیت دەچی بۆ مزگەوت دەچم زۆر باشە ئای قورآن دەخوێنی زۆر باشە هەوڵ بدە هاوڕێکانیشت ببێ و ئامۆژگاریان بکەی بۆ ئەوی خەڵکی بێزار نەکەن باشە بەخێراتی بۆ شەوی دێری نەکوتە سلام علیکم وعليك السلام ورحمة الله وبركاته بخير بك سلام مام حاجی لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەخوای گەورە بە زیادی زۆر باشین الحمد لله شکر باش بی ئەمڕۆ تەوەرێکم هەیە باسی ئەو منداڵانە دەکەم کە لە مزگەوتن چەندە گرینگە بۆ نمونە باوکی برای لە تەنیشت خۆی دایبنێ خەڵکی بێزار نەکاتن زۆر باشە ئەو منداڵانە ئەوەزە زۆر باش لەگەر خۆت بیبی کە بشی بێ لە تەنیشتە خۆتی دابنەی وەبی هەر نەفەرێک مندارێک ینی زەلامەشان دەبینی بۆبی گارەگار و قسان نەکەم نوێژ لە خەرشی تێک نەدەن بەڵام ئێستا لە لاو ئێمە عادەتە هێشتا هەرمایە زۆر لە اختیارەکان قدیمەکان مندار دێتە سەفی پێشەوە دەری کاکە بڕۆ پشت و بێمە پشتەوە یکاکە ئەوە غەڵەتە بستە پشتەوە غەڵەتە تەمان لە تەنیشتێک بوون قسان دەکەن ئەوە دەکەن خەرشی بێزار دەکەن ئارێ وەڵڵە کەواتە گرینگە نەرێن بڕۆم پشتەوە با لە تەنیشت بابی بی لە تەنیشت برایبی
بۆ منە مسەیتەرە لەسەری بەڵێ تاوان زۆر گرنگازە من لەوەی مەسلەشم ژێ لێ بووە نازانم قەولەکە کووە مندارێک دایمان عەزی لێ بووە بستە لە پشت ئیمامی نوێژێ بکاتن گوتیان کاکە ئەتوو بڕۆ پشتۆ لێرە مەبە ئێرە جێ ئەوانەیە کە قورئانیان لەبەرە مندارەکەش بە هێواشی زەوی برین نەفرەکەی تەنیشتا گوتی ماما من 18 جزء قورئانم لەبەرە حەز دەکەم یعنی ئەو مندارەکە هەژ نەبوو تەماشایان کردبوو گوتی 18 جزء قورئانم لەبەرە ئەمش حەز دەکەم لێ نوێژێ بکەم ئەزە کاو دەستی بە ساریدای ماسی کرد یعنی ئەوەی کرد گوتەوە ئەوەت لۆ جێڕامەوە بە ئەوەی بپرسم چەندرت بەو مندارانە خۆشە کە لە مزگەفتی خەریکی قورئان خوێندنێن خەریکی نوێژکردنێن والله زۆر دەرمان پێ خۆشە ئینشاءڵڵا بدمنەوەی دو ڕۆژی ئینشاءڵڵا لەوەی باشتر هەیە یا ڕەبی خۆیان هەموو دایک و باوکان بسن مندارەکانی خۆیان بنێرنە مزگەفتی یان لەگە خۆیان بیبن طبعا زۆریش گرنگە زۆر لە مزگەفتی باشتر هەیە لەوەی باشترە فێرە قورئان و دەرسی دینی بووی بسن لە سای خوانەی فینێرگە لەو دۆمینێ بکەم باشترە کەواتە ئەوەی پەروەردەی مزگەفتی بی خەچیش ئیسراحات دەکات لە دەستی ینی طبعا 100 با دەبی خافر نەبی لە منداری خۆی دایم چ دەکات چ ناکات هەرویستی تاقیبی بکە لەگە خۆی زۆر باشە بیباتە مزگەفتی فێری دەبی فێری ئەو دینە دەبی و ئینسانەشی تربێتی جوان وەردەگری چکە دینی ئیسلام دینی مەدینەشی خاوێنە زۆر باشە هیوادارم هەموو بابک ئاگاداری منداری خۆی بی لە چەند گرینگە کە ئەو منداری دەبێ مزگەفتی لە تەنیشت خۆت بی ئاگاداری بی ئامۆژگاری بکەی بۆ منە خەڵکی بێزار نەکە طبعا دەبێ ئەو منداڵە لە تەنیشتە خۆت دانێ یعنی نابی حرەکەی خراپ بکە بەرامبەر ئەو کەسێک کە لە تەنیشت دانیشتە بێزاری بکە زۆر باشە ئەدی چەند لەگەڵ ئەوەشدا گرینگە بۆ منە ئەو مندارە هانی بدەین پاداشتی بدەینەوە کە دەستا مزگەفتی بۆ منە برین ئەگە نوێژەکانت کرد ئەو ڕۆژی 1000 دینار پاداش دەدەنێ ئەگە نوێژەکان لە مزگەوت ئەنجامدا بۆ منە پاداشتێکە بێ هەر شتێک بێ هەتا فێر بی نوێژەکان لە مزگەوت ئەنجامدا طبعا ئەگەر هەر ئینسانەگە منداری خۆی جوان تربێت بکە ئەو مندارەکە گەورە دەبێ هەر لە بیری خۆی دەبینێت و ڕێڕێوی مزگەفتی بەرناداتن و دایم و سەعات یعنی تەمەشای کردەوەکانی بابی دەکا ئەگە بابی پیاوەشی باش و یعنی تربێتێکی جوانی هەبی بە نسبەت خۆی و منداری بەڵێ ئازان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشی لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان زۆر گرینگە ئەو کەسانەی کە منداڵەکانیان دەبن بۆ مزگەوت ڕیان بهێنن و پاداشتیان بدەنەوە چونکە منداڵ ئەگەر هان بدرێ زیاتر بۆ منە تەرجیع دەبی بستە مزگەفتێ و بەردەوام دەبی لەسەر چونە مزگەوتەکەی لەگەڵ ئەوەشدا گرینگە فێری ئادابەکان بکرێ فێری چونە مزگەوت بکرێ ئادابەکانی مزگەوت چۆنن و ئارامی ناو مزگەوت بپارێزێت و وردە منداڵ کە ڕاهات ئیتر دوایە کە گەورە بوو پێویست ناکە پاداشتی بکەی خۆی ئەو ڕێڕەوە دەگرێ ئەو سکێ فێر دەبی کە بستە مزگەفتێ و ئەگەر مندار هەرزوو لە مزگەفتێ بۆ نمونە دووری بخەیەوە ئەوە بە کە گەورە بوو بە ئاسانی ناستەوە مزگەفتێ لۆیە گرینگە بۆ دایک و باوکان منداڵەکانیان هام بدەن بۆ چونە مزگەوت لەگەڵ خۆیان بیبن ئێستا کە مانجی ڕەمەزانە مانجی قورئانە لەگەڵ خۆتان بیان بن لە تەنیشت خۆتان ڕایان بگرن بۆ ئەوەی خەڵکیش بێزار نەکەن چونکە بەشێک لە منداڵان کاتێکە لە مزگەوت دەنجیان دێ ئیتر نوێژخوێنان بێزار دەبن بە تایبەتی وانەی کە تۆزێک تەمەنیان هەیە ڕەنگە جاروباریش شەقێک بۆ شێنن لە منداڵەکان ئەجە زۆر گرینگە ئەو منداڵانە ئارامی ناو مزگەوت ڕابگرن و بە تەمەنەکانیش تۆزێ لەسەرخۆ بن ئارام بگرن دەست بەسەر منداڵەکان دابێنن ماچیان بکەن ئامۆژگاریان بکەن بۆ ئەوەی ئەوان بەردەوام بن لە هاتنە مزگەوت و بە شێوازێکی جوان و تەندروست تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ